ولكن عند مجرمة كم دات أفريقيا دام بحث جمينا كان أو ريبري وان زفيان أين كو هتلانها من نافوان دمين كو أشبه هم وان شرن بري كو هت من نافوان زفيان دمين هتلانها ديك جهات نباقش كرن ديت أفريقيا دا بحث ج وان زفيان كن أيت هات نباقش كرن وين هشتا ميت دمين هلبته لسنوري دفرا جرميان عند السلوي باغون بويت شندش ما مفان داري جلال شيخ جعفر ربي قشتي كاربار المينان لجرميان كده زور بخير من بيان سامباش باش يعني تو باش كاي جلال ليكم جربا لو دس بكم او روبر زوياني كتا اسامينيان تيما وكمان چند روبر زوي كچند بالنسبه اداره جرميان زياتر ل 40 مليون متر دوجا تاوك سماواتو روبري بيزبو بەڵام ئەم ڕوبەرە قابلە بۆ زیادبوون لەبەرەوەی ڕوبەری ترماوەتەوە کە ڕووپێوی نەکراوە بڵێن مەسح نەکراوە یا سێرڤەی نەکراوە ئەو ڕوبەرە قابلە بۆ زیادبوون و لە داهاتووە سێرڤەیەکرێت ئەوەی پاکراوە چەنەوە و زیاتر لە کوێوە بۆ کوێ پاکراوەتەوە خۆی منتیقی گەرمیان یا ئیدارەی گەرمیان بە سێ مەرحەلە بە پیس بووە مەرحەلەیەکیان لە شەڕی ئێران و عێراق لە ساڵی 80 بۆ 88 مەرحەلەیەکیان دوای ئەوە لە ساڵی 91 بۆ 2003 لە خەتی تەماس لەگەڵ حکوومەتی عێراقیە بووە دوای ئەوە لە شەڕی داعشە بووە یعنی گەرمیان تایبەتمەندی خۆی هەیە بۆ مەسەلەی پیسبوون بە مین و تەقەمەنی چونکە هەر مین نییە بۆ ناسیفێکی هاتۆتە سەر باش بەڕێبەراتیەوە کەی دامەزراوە بە لە کۆتایی 2013 یعنی تقريبا صالو شتيكا وانيا لمبر تقريبا صالو شتيكا نزيكي دو صال باشا لنوتويك هو تا إيسا بوشي دانا مزرعة يعني لو كاتوا تا إيسا شون باكرا أو زبيانا أو كاتا تو بيكاتا إدارة كاني حكومتي هريم جاري هروك خوي دانا مزرعة بو نمونة إدارة جرميان أو كاتا بارزگای كركوك بو هني تاوكو دوای 2003 و 2005 أوانا بەڵام دوای ئەوەش سەر بە گەرمیان سەر بە بەڕێوەبەری گشتی کاروباری مینی سلێمانی بووە دوو تیمی 11 کەسی هەبووە بەڵام تەنیا دوو تیمی 11 کەسی لەو سنوورە ئیشی کرد بەڵێ ئەمە کەم نەبووە بۆ کەم بووە بەڵام ئێمە لەو کاتەوە کە بەڕێوەبەری گشتی کاروباری مینی گەرمیان دامەزراوە هەستابین بە دامەزراندنی خەڵکی تر ئێستا تیمی سێم دامەزرێن ئێستا تیمی سێم بۆ چوارەم دامەزرێن چەند کەسن لەو تیمانە تیمەکان 11 کەسین جگە لەوەی تیمی تەقانەوەشمان هەیە ئەوانە تیمی 6 کەسی پسپۆرن تیمی هوشیاری و ڕووپێویش دامەزرێن بەرنامەی کاری ئێوە چۆنەوە چۆن کارەکەن لە کام ڕۆژانەیە مەسەلەن لە کام کاتانە بۆ کارکردن زیاتر لە چ وەرزێکە کاری ئەوەکەم بۆی مینەکان مەسەلەن لە زستانە طبیعیە بچن بۆ پاکردنی مینەکان بەنسبەت گەرمیانەوە زستان زۆر ئاستەنگ نییە لەوەی هەر ڕۆژانی باران بێ وەکو شوێنی تر نەبێ وەکو کوێستان نەبێ بەفر و بارانەوەە مەسەلەن وەکو شوێنێکی وەکو پێنجوێ نییە لە مانگی 11 بۆ مانگی 5 نەتوانێت ئیشی تیا بکەیت بەنسبەت گەرمیانەوە بەڵێ گەرما ئاستەنگە بۆ ئێمە بۆ ئیشەکان بۆ نمونە جاری وا هەبووە ئەمساڵ لە سەعات 8:30 دەرەجە حرارەت 45 بووە کە ئیتر لەو کاتانەیە ئیش ڕاگیرێ و هەر بە پێی قانونی سەلامەتی ئیشەکەی ئێمە نابیشکەین ئەو ئاستەنگ بوو بۆ خۆی باشە وتان ئەو مینانێکی لە شەڕی عێراق ئێران بڵێن تا ئێستا ئەوانەی کە پاکراون ڕۆبەری زەویەکان چەنە؟ ڕۆبەری ئەو زەویانەی کە لە مین پاکراون چەنە؟ 150 ئەتوانین تەقدیریکەین پاکراوەتەوە 150 پاکراوەتەوە بەڵام ئێمە ئەبێ ڕووبەری ماوەمان هەیە بۆ نمونە لە ناحەی مەیدانەوە بۆ قۆرەت و تاوەکو خانەقی ئەوانە سنوورێکمان هەیە لە خواری پەرۆسخانەوە بۆ 36 کیلۆمەتر مەرزەکەیە هیچی ڕووپێوی نەکراوەتە ئەو پێسە ئەمە بۆ ڕووپێوی نەکراوە ئاستەنگ هەبووە ئاستەنگەکان مەسەرەن ئەو شوێنانە زۆری سەر بە دیالەیە بێ نووسراو بکەی بۆ دیالە خەتەکان تاوەکو موافقەت بۆ دیێتەوە ئیتر ئەو دیو سەر بە دیالە بووە ئەم دیو سەر بە هەرێم بۆ ئەوانە بۆ خۆی کێشەی دروست کردووە بەڵام لە داهاتوەوە هەمووی پلانمان بۆ هەیە و ئیشی لەسەرەکەین باش پێشەوەی بێن سەر پلانتان وتان لە وەرزی زستانی شەکێشە نابێت وان یان تەنیا لە وەرزی هاوی نایەوە بەنسبەت گەرمیانەوە کەمتر زستان
وهي بەڵام زیاتر ئیشەکەن بەڵام ئیشەکە ئێوە لە هاوینایە بەڵێ زیاتر ئیشەکە لە هاوینە ئێستا حاڵی حاضر کە ئێستا لێرە قسەکەین تیممان سەعات 6 بەیانی دەستی کردو بە ئیش 6 بۆ 6 و نیو دەسەکەن بە ئیش تاوەکو هەرچەند کێشەی موچە هەبێ بەڵام خۆشبەختانە تیمەکانی ئێمە تا ئێستا زۆر بە پرۆفشناڵی ئیشەکانی خۆیان کردو پرۆفشناڵی ئیشی خۆیانەکەن ئەوان دەورەیان بینی و پێش ئەوە شازای ئیشەکەن یان نازانم چۆن فێرکراون لەسەر ئەم ئیشە بۆەوەی بێن بە پرۆفشناڵی ئەم ئیشە بکەن لێرە لە ئیشی مینپاکیە لە ساڵی 96 بەدووە قەراری نەوت بەرامبەر خۆراک یونۆپ سات لە وڵاتە لە کوردستانە خەڵکێکی زۆری ئەوە کرد تەدریبدا دوای ئەوە لە دوای 2003 بۆ 2005ەوە بەرنامەی خۆماڵیکردنی بڵێن تیمەکان دەستی پێ کرد لەو فترەی ڕاهێنانێکی چاک لە مەجای مینپاکیە بووە تەقانەوە بووە خەڵکی بڵێن ستافی ئینتەرنەشناڵ هاتووە ڕاهێنانیان بە تیمەکان کردووە دوای ئەوەش هەر لە ساڵێکە دووجار ڕاهێنان نەکرێت بڵێن ڕیفرێشە ترێنینگ بەردەوامە یعنی هەر لە ساڵێکە دووجار باشە ئێوە هەر کارمەندێکی شەڵکردنی مین ئەو شەڕ لەگەڵ مەرگاکە ئێوە ئامێری پێویستان هەیە بۆ ئەوەی بەردەوام بن لەسەر ئەم کارایان خۆشتان پارێزن لەگەڵ ئەوەی کە شەڕ لەگەڵ مەرگاکەن پارێزراویش بن بڵێ ئامێری تایبەت هەیە کە بڵێن کانزادۆزە ئەوەی کانزا دۆزێتەوە یاوەکو بڵێن کاشفێ ئەلغام من بەڕای من ناوێکی تەواو نییە بۆ ئەو تەنها کانزا دۆزێتەوە ئەو ئامێرەیە کە بڵێ مین ئەدۆزێتەوە اینجا درع و ئەوانەی شێلەبەرێکە ئەو کەسەی وەڵام لە عینە کاتە هەنێ قانونی سەلامەتی هەیە ئەوێ جێبەجێی کات قانونەکانی سەلامەتی زیاتر چین ئەوانەی کە بڵێن ینی زۆر دیارن ئەبێت ئەوانە جێبجێ بکەن ئەبێت ئەو کەسەی کە لە بواری مینە ئیشەکە مین لابەر یاوەکو دیماینەر هەنێ ڕێنمایی هەیە جێبەجێکە ڕێنمایەکان مەسەن درع یاوەکو ئەوەی خوزەیە فایزەرە بە تەواوەتی هەموو لەشی خۆی پێ داپۆشێ بۆ ئیشەکانی و هەنێ ڕێنمایی تر هەیە تەکنیکیە لە کاتی ئیشە چۆن کاشفەکەی بەکارهێنرێ وانە هەموو جێبەجێ کات 100% سەلامەتە بێ ئەمریکانی ئێوە هەمویان لێرەن نازانم چۆن دەستان کەوتەوە کە ئەو ئامێرانە بڵێن پرۆفشناڵن و ئێوە مەرگتان پارێزراوە بێت ئامێرەکان بڵێ بەنسبەت ئەو درعانە هەمووی پێشتر تاقیەکرێتەوە دوای ئەوە بەکارهێنرێ دووەمیش بەنسبەت کاشفێ ئەلغامەوە ئەو کاشفەیە حتمەن بەکارهێنراوە لە وڵاتانی تر و هەمووی لە شوێنی مصدقەوە کۆمپانیای باوەڕ پێکراوە هاتووە ئەوانەی لەگەڵتان ئیشەکەن کام کەسانن ئەو کەسانە تەنیا ئەوە دەورات وەرەگرن ینی خۆڵ وەرەگرن دێن لەگەڵتان ئیشەکەن یان کەسی تر هەیە مەسەن لە دەرەوە کەسی بیانی لەگەڵتانە یان هەر کەسی بڵێن خەڵکی کوردن و دەورەیان وەرگرتووە لەگەڵتان بەگشتی خەڵکی کوردن و دەورەیان وەرگرتووە پێشتر لە بەردەستی ستافی ئینتەرنەشناڵە بووە بەڵام ئێستا ئێمە بەهۆی قەیرانی داراییوە بۆ ئەوەی تەسیر لە ئیشی ئێمە نەکا کە ئیشەکە ئیشێکی ئینسانیە ناکرێتەوە هەر دانیشتین بڵێن وڵا قەیرانی دارایی هەیە مەشاکلمان هەیە ئێمە ئەلتەرناتیڤی خۆمان هەبووە داوامان کردووە مەسەرەن ڕێکخراوی بیانی هاتووە ئێستا لەگەڵمانە هاوکاریەکەن بۆ نمونە ڕێکخراوەکانی وەکو ماگ و وەکو NPA لە ڕابردوو ئەوەیان کردو ماگ ئێستا تاوەکو ئێستا لەگەڵمانایە بۆ ئیشەکان ئیشی پاکسازی مین جگە لەوەش خۆشمان ئێستا لەگەڵ هەندیکاپ ئینتەرنەشناڵە هەندێک پرۆژەمان هەیە جێبەجێیەکەین و لەدا هاتووە پرۆژەکانیەوە چین پرۆژەکان ئێمە حاڵی حاضر پرۆژەی هاوبەشی هوشیاریکردنی خەڵکمانەیە ئەو خەڵکانەی کە نزیکن ئەو کۆمەلگانەی کە نزیکن لە مەترسی مین و تەقەمەنی ئێستا وشیاریەکیان بۆکەین تیم وشیاری هاوبەشمان هەیە لەگەڵ هەندیکاپ ئینتەرنەشناڵە لە داهاتوشدا تیمی پاکردنەوە و تیمی تەقانەوەشمان بۆ لە هەر عینەشت بە پرۆژێکی هاوبەش لەگەڵ هەندیکاپە ئەەکەین باش ئیشکاریەوە ئێستا چۆنە ئێستا خۆتان ئەزان شەڕی داعش هاتە پێش و لەوانە مین زیاتر
يعني أو زويانة كمينيانتيا زيادة بيت بو تشالكرني أو مينانا إشكارية ولا إستاد شون إستاد شون بردوامي دم بو شيء قطع. وكو أرزم كردي ما قرميان يعني بو بدبختك خوي سيجار توشي مشكلة يمين بوا جاري كان لشر إيران وعراق جاري كان لخطي تماس تاوكو صالي 2003 أو الربيعاني لبيني إمو حكومتي عراقية بوا جاري سيم لصالي بار 2014 لشر داعش شر داعش بو خوي نهامتي ونقبتي زورتري هنا على مجالي مينو تقامنيو بو شيوا دژمن کارانە کە بەکارێن هێناوە بۆ نمونە لە منتەقەکانی جەرەولا و کوباشی و هەتا ئەوکو قەرەتەپە و دووسخورمات و ئێمە پار ڕاستەوخۆ خۆمان وەکو ئەو دوو تیمە و هەنێ لە تیمەکانی سلێمانیش هە لێرەوە دەستخۆشییان لێ یەکەم کە ئەو کارمان بوون بەشدار بووین لەو شەڕەیە ویشی باشمان کرد بە سەدەها بۆ ناسیفەوە ئەنەمان چارەسەر کرد. باش قەیرانی دارایی بۆ ئیشوکاری ئێوە نەزەم کاریگەری هەبووە یاننا بەڵێ کاریگەری هەبووە لە ڕووی پرۆژەکانەوە ئێمە شەرکرد پرۆژێ و بەرهێنان بووە پرۆژەکان زۆری وەستاون چەند پرۆژەیەکی محەدەد نەوێ ئیشی تیاکرێ بەڵام وەکو جێبەجێکردنی ڕاستەوخۆ کە پێڵێن تەنفیزم باشتر ئێمە ئەو تیمانەی خۆمان هەر ئیشی خۆیانەکەن بۆچی پرۆژەکان ینی مەبەستان چێ لەوەی کە ئێمە لە ڕابردووە تاوەکو ئێستش دوو جۆر ئیشەکەین ئیشێکیان بە پرۆژەیە تەندەرینە ئەدرێتە مەقاول شەریکاتی تایبەت هەیە شەریکاتی خۆماڵی و بڵێوانەی لە دەرەوە دێن بۆ ئیشی مینپاکی جگەلەوە کە تەنفیزم باشترە تیمەکانی خۆمان جێبەجێ بۆچی ئەم شەریکاتانە لە دەرەوەیان خۆتان ئەو کارە نازانم بۆچی لە شەریکاتی دەرەوە شەریکاتی خۆماڵیمان هەیە ناوخۆ پێشتر لە دەرەوە هاتوون بەڵام لەم دوایە شەریکاتی خۆماڵیە ئەوان ئەو شانیان کردووە کە مختصن لە بواری مین و تەقەمەنیە بۆ نمونە کۆمپانیا هەیە ئەمانە دێن لەگەڵتان کار دەکەن بۆ پۆچەڵکردنی مینەکان بەڵێ لەو مەجالێ ئێمە تەندەری نەکرێ هەروەکو ئیشێکی مقاولات تەندەرەکەیان بۆ دەرەچێ بە پێڕێنمایی یاساکان ئیشی خۆیانەکەن و پێشتریش ئەو شەریکانە هەمووی ئیجازەیان وەرگرتووە لە بواری مینە ئیش بکەن بۆ نمونە لە مەجاری میکانیکیە بێ دەستیە بێ ئیشی خۆیان کردووە و بەڵام ئێستا بەهۆی ئەو قەیرانداراییوە ناکرێت ئەو ویشانە داواکاریتان چێ لە لایەنی پەیوەنددار لە حکوومەت لە ئێستا داواکاریوانەوەیە هەموو شتەکان بە یاسا بکرێت بۆ نمونە ماف و امتیازاتی دیماینەر زۆر ضرورە خوێندنەوەی یەکەمی لە پەرلەمان بۆ کراوە نێردراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بکرێت پەلە بکرێت ماف و امتیازاتی دیماینەر بۆ دابین بکرێت فراهەم بکرێت خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت لە پەرلەمان تا ئێستا بە یاسا نەکراوە نەخێر ماف و امتیازاتی هیچ نییە دیماینەر تەنها بە گرێبەست ئیشەکە لە حاڵەتێکە کەمەندان بێ یا شەهید بێ هیچ ماف و امتیازاتێکی نییە باش کەواتە داواکاری ئێوە بەڕوونی چیە لەسەر ماف و امتیازە دەکەن پەلە بکرێت لە خوێندنەوەی دووەمی بۆ بەڵێ یاساکە ئەوە یەک دووش ئێمە کرێت بۆ مەسلەی قەیرانی دارایی پەنا بەرنەبەر ئەوەی دەوڵەتە مانیحەکان یاوەکو دۆنەرەکان لە وڵاتانەوە بێن یارمەتیماندن لە ڕێگەی ڕێکخراوەکان زۆر وڵات هەیە تەنها هیچ بجەیەکی نییە بۆ نمونە کەمبۆدیا بێ ڤێتنام بێ لە ڕووی ئەخلاقی و ئەمریکا خۆی یارمەتیاندا پارەیان پێدا وەکو وڵاتی کۆمەڵبەخش ڕێکخراوەکان تا ئێستا وەکو پێویست هاوکاری ئێوەیان نەکردو چونکە وتەن لە بەڵێ ڕێکخراوەکان هاتنوتە هانامانەوە بەڵام ئێمە پێشتر وایان زانیوە کە وڵاتێکی نەوتین و پارەمان هەیە بەڵام لە شەڕی داعشەوە قەناعەتەکە گۆڕاوە کە بێنە هانامانەوە حاڵی حازر ئێستا چەند ڕێکخراوێک هاتوون و لە داهاتووشە ڕێکخراوی تر و ئەوانەی ڕێکخراوەکانی یوئێنیش لە ساڵی داهاتووە دێن هیڤیا سڵامەتیە بۆ هەمووی کارمەندنەوە سپاس بۆ جەلال شێخ جەعفەرە ڕێبەرێ گشتیە کاربارین مینان لە گەرمیان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بە بینەران ناوبڕێکی دێواری بگرن دێ بەردەوام